دادگاکانی کوردستان و چیرۆکی حەجاجی کوڕی یوسفی سەقەفی. ڕۆژێک حەجاج فەرمان دەکات زیندانیەکان بهێنن بۆ لێپرسینەوە، بەڵام پاسەوانی بەردەرگا دەڵێت پیرەپیاوێکی پشت چەماوەی ڕیش سپی داوای هاتنە ژوورەوە دەکات. حەجاج دەڵێت ئەمڕۆ کاتم نییە بۆ کەس و دادگاکان بەڕێوە دەبە. پیرەکە بە بەرپرسی پاسەوانەکان دەڵێت یان بمکوژن یان ئەوە تا با حەجاج ببینم. دواتر حەجاج داوا دەکات بیکەنە ژوورەوە، لەگەڵ هاتنە ژوورەوەی پیرەپیا و ئەم گفتوگۆیە لە نێوانیاندا ڕوو دەدات. سڵاوی خودا لە فەرمانڕەوە. سڵاوی خوا لە تۆش بێت پیرەپیا و بۆچی هاتوویت؟ ماوەی ساڵێک زیاترە کوڕەکەی منتان خستۆتە زیندان، نە ئەوەیە ئازادی بکەن، نە ئەوەیە لێکۆڵینەوەی لێ بکەن بزانن تاوانبارێ یاخودنا. دایکێکی بە ساڵاتچوی هەیە، فرمێسک لە چاوەکانی وشک بووە، خوشکێکی بێوەژنی هەیە و خاوەنی سێ مناڵە. تەواوی بژێویمان لەسەر ئەو کوڕەی منە کە ئێوە ساڵە زیاترە گرتوتانە قوربان. زیندانیەکان زۆرن، هەرێک لەوان خاوەنی جۆرێک لە تاوانە. کوڕەکەی من بێتاوانە، بەڵام یەکێک لە پیاوەکانی تۆمەتی خستۆتە سەر یەکێک لە پیاوەکانی هۆزەکەمان. ئەو کەسە دیار نییە و لە شوێن ئەو کوڕەکەی منتان گرتووە. ئەوە ڕوو دەدات زۆر جار کەسی گەڕوگول نەخۆشیەکەی دەگوازێتەوە بۆ کەسانی ساغ. جاگەر دەتەوێت کوڕەکەت ڕزگار بکەی ئەوە ئەو تاوانبارەمان بۆ بێنە، چونکە شاعیر دەڵێت کەسێک لە هۆزێکدا لەسەر تاوانێک زیندانی دەکرێت و تاوانبارەکەش ڕزگاری دەبێت. بەڵام قوربان من گوێم لێ بووە کە خودا شتێکی ترە فەرمێ. چه شتێکی وتووە؟ خودا لەسەر زاری پێغەمبەر یوسف ڕەزا و سەلامی خوای لەسەر بێت دەفەرمێت پەناگرم بە خودا لەوەی فەزڵی تاوانبارێک بەسەر بێتاوانێکدا بدەم و بچمە پێڕی زاڵمانەوە. ئەی پیرەپیاو، ئەمڕۆ تۆ هیچت بۆ من نەهێشتەوە و بچن کوڕەکەی ئازاد بکەن. ئەگەر سەرنجی ئەم چیرۆکە بدەن و بیش و بهێنن بە دادگاکانی کوردستان، دەیان چیرۆکی هاوشێوەی هەیە، بەڵام تەنها چیرۆکەکە نەک ئەنجامەکەی، چونکە دوای ساڵی 1992 دادگا لە کوردستان بە تەواوەتی کەوتە ژێر هەژمونی حیزبەکانەوە. ڕاستی و حەق وەک فەزیڵەی ئەخلاقی نەمان، بەڵکو ڕاستیەک ڕاستە کە لە بەرژەوەندی حیزبەکان نەدات و حەقیش کاتێک حەقە کە بتوانێت لە بەرژەوەندی ئەوان کەیسەکە یەکلا بکاتەوە. وەک چۆن بەیدەبای فەیلسوفی هندی وتی یاسا وەک تەونی جاڵجاڵۆکێ، گەورەکان ڕەت دەبن و بچووکەکانیش پێوە دەبن. لە هەرێمی کوردستانیش ئیمزای دادوەر کارایە بۆ خەڵکی فەقیر و هەژار، بەڵام هیچ کاتێک ناوێرێت جەلەسەیەکی دادوەری دژی گەورەکان بەڕێوە بەرێت، بەڵکو لەژێر ئاەتی دادپەروەری ئیلاهی دادوەر دادەنیشێت و هەرکەس نەیاریەتی سوڵتە بکات بەپێی مادەیەکی یاسایی سزای بەسەردا دەسەپێنرێت. واتە لە مێژووی دادوەریدا ڕەنگە دادگاکانی کوردستان یەکەم دادگا بن ئەوەندە بێتاوانی تێدا سزادرابێت. تاوانبار نا بەڵکو بێتاوان. لە تازەترین دادگاییدا پۆلێک لە چالاگوانان و ڕۆژنامەنووسان بە سزایەک حکوم دران کە بەدەر لە خواستی حیزب هیچ مادەیەک نییە جاسووسی بەسەر مۆبایلەکەتەوە بکرێت و خاوەنی مۆبایلەکەش تاوانبار بکرێت.